ئەو بابەتی ئەمڕۆ باسێکین بابەتێکی زۆر گرنگە کاتێکە مناڵێک لەدایک ئەبێت یەکێک لە شتە هەرە گرنگەکانی گرنگی پێدان بە مناڵەکە و شتە سەرەکیەکانی ژیان خواردن و شیرپێدانە. باسی ئەوواکەین چۆن لە سەرەتاوە دەست بکرێت بە شیردان بە مناڵ و لە دواییە بەپێی قۆناغەکان باس دەکەین کە چۆن ئەم خواردنانە گۆڕانکاری بەسەرایەت و چ خواردنێک زیانی هەیە بۆ تەندروستی مناڵ و نابێ پێی بدرێت. بۆ باسکردنی زیاتر ئێمە بەڕێز دکتۆر بەکر ڕەحیمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکانی مناڵان بەیانی باش دکتۆر بەخێر بێت. دکتۆر زۆر سپاس. کاتێ مناڵی لەدایکە بە گرنگترین شت ئەوەیە یەکسەر کەسەکانی چواردەوری دایکەکەی ئەو کەسانی لەگەڵان ئەیانەوێت شیری بەنێ. ئایا شیرپێدانی تەندروست بە مناڵێکە لە تازە لەدایک بۆ چۆنە و بەراوردێ بکەین لە بینی شیری دایک و شیری قوتوکەکامیان باشترە و بێگومان شیری دایک بەڵام بۆچی زۆر گرنگی پێدرێت؟ جەناب بێگومان مناڵ دوای لەدایک بوون لە دوای نیو ساعت باشترە دەستکرێت بەوەی کە شیری بدرێتێ. باشترین شێر و ئەوەی کە سروشتیە و ناچراڵە شیری دایکێتی ئەوە گومانیتیانە. ئەگەر نەگونجا بەهش هۆکارێک بێت ئەبێ بەدیلی شیری دایک شیری قوتووەکە بریتە لە شیری مانگە دوای گۆڕانکاری تیاکراوە ئامادەکراوە بۆەوەی بۆ مرۆڤ بشێت. بەڵام ئەوەی کە سروشتیە ئەوەی کە خواردنی مرۆڤ لە 6 مانگی یەکەمە تەنها شیری دایکە. بۆچی شیری دایک باشترە؟ بێگومان شیری دایک ئەگەر بەراورد بکرێت بە ئەو شیرەکانی تر هەرگیز شیرەکانی تر ناگەنەوە بە شیری دایک. ینی بەسیترین پێناسەتوان بڵێن شیری دایک شلەیەکی زیینووە، شیرەکانی کە شلەیەکی مردوون بەڕاستی. ئەو پێکاتانی کە لە شیری دایکە هەیە ینی زۆر زەرورە بۆ مناڵەکە بۆ گەشەی مناڵەکە. لەسەر ئەم بابەتە ینی لێکۆڵینەوە و دیراسی زۆر هەیە، بەحسی زۆر هەیە و ئەمە ڕێکۆمەندێشنی WHO کە هەموو مناڵێک 6 مانگی یەکەم ئەبێ ئەکسکلوسیڤ برێستفید بێ کە تەنها شیری دایک. دوای ئەوە باشترە دوای 6 مانگ خواردن لەگەڵ شیرە تا 2 ساڵ بەردەوام بێ لەسەری. ئەگەر بەراوردێ بکەین لەگەڵ شیری دایک و شیری قوتووەکە وتمان شیری دایک شیرێکی زیینوە، شیری دایک پاک و خاوێنە موعقەمە، شیری دایک ئەنتیبۆدی زۆر تایە کە مناڵەکە پارێزە لە نەخۆشی. ئەمان هیچی لە شیری هیچی لە شیری قوتووە دەست ناکەوێت بەڕاستی. ینی زۆر شەریکات زۆر هەوڵایە کە بڵێن شتێ دروستکە کاو شێوەی شیری دایک بێ بەڵام دڵنیا بەرگیز ناتوانێت، نزیکە بێتەوە بەڵام هەرگیز ناتوانێت. لەوانە لە ڕووی ماکرۆنیوترێنتەکان لە ڕووی پرۆتین و کاربۆهیدرات و لیپیدۆ نزیک بێ بەڵام وەکو پێوتمان شیری دایک شلێکی زیینوە ئەنتیبۆدی تایە ئەو هەرگیز ناتوانێت لە شێوەیەکانی تایە کە پارێزگاری لە نەخۆشیەکە مناڵەکە لە دایکەوە بۆیگومان ئەمجا تەمان وەکوتم دراسی سەرمە زۆرە و مناڵان شیری دایکیان نەخۆن مناڵێکی تەندروستن کەمتر نەخۆشەکەون دوای ئەوەی نەخۆشیکەون ئاسانترە چارەسەر لەوانە. زۆر نەخۆشی هەیە کە لە ساسە پرۆڤ بووە کە بۆ شیری دایکەوە پارێزێ هەوکردن نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس. ئەم مناڵانی کەمتر تووشی هەوکردنی کۆئەندامی هەرسە بن، کەمتر تووشی سکچوون ڕۆژانەوە بن، نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە، نەخۆشیەکانی جۆرە حەساسیەتەیە کە تووشی مناڵ ئەبێ ئەو مناڵان شیری دایکیانە خوێن کەمترە بوون. هەتا لە ڕووی IQ زیرەک و مستەوای مەکتەب ئەو مناڵانی شیری دایکیانە خوێن لە پێشتر لەوە چاو مناڵانی کە شیری قوتووە ئەخۆن. ئەمانە ینی بە هۆکاری شتری زۆر زۆرە بەڕاستی ئەگەر باس بکەین. کاتێکمان 6 مانگی یەکەم ئەبێ شیری دایکی بخۆن. بەڵام حقیقەتێکیش هەیە بەداخەوانێ ئەو بەپێی ئەو دراسانی کە WHO کردێتی لە جیهانە لە 145 مناڵ لە ئێستا لە 145 مناڵ 6 مانگی یەکەم تەنها شیری دایکی خۆن. کاتە لە 155 یانەوە تا شیری دایک و شیری قوتووە خوا یاخود ئەوە تا تەنها شیری قوتووە خوا. کە بەدە حەز ناکەین بەڕاستی ئەمە حەزەکەین زۆر ڕێژەیەکی زیاتر لە مناڵ تەنها شیری دایکی بخۆن. ئەمە لە جیهانە لە وڵاتێمە لە هەنێ نسبەیە تەسەوەرکەم ئەوانی کە شیری دایکیان خۆن کەمترە کەمترن ئەوانی شیری دایکیانە خۆن بەهۆی گۆڕانکاری شێوازی ژیان و بەهۆی ئەوەی کە زۆر جۆری شیر هەیە و دایکەکان ینی بۆ چونەکان دۆڕاوە ئەوانە هەمووی هۆکارن بەڵێ دایکی ئێستا بڵێن لەگەڵ ڕێزمە دایکی جاران نییە بەڕاستی. و شێرپێدانی سروشتیش هیلاکبوون و کاتێکی زۆر بەڵام ئەگەر بەراورد بکە ینی نازانم شیری دایک نە ئامادەکردنی ئەوێ نەپارێتی ئەچێ ینی کۆڵک شیری قوتووە بێ لە خەواسی ئاو گەرم کا بیگرێت و ئەو ئامادەیە بەڕاستی. بەڵام شیری دایکەکە ئەمە بچمە سەر و خاڵە شیری پێدانی سروشتی کاتی دایکە شیری خۆیان بە مناڵەکەی بێتکە لەوەی کە ئەو سوودانی جەناب باسکرێکی لە سوودە هەرە گرنگەکانی پەیوەندی نێوان دایک و مناڵەکەی کە پەیوەندێکی زۆر باشیان
بۆ دروستی بە بۆندێکی باش لە بینیان دروستە بێت کاتە باوەشیوشی یاتوێنە بەسنگەوە ئەو چۆن ئەمەش کاتێکی زۆرترە بۆ دایکەکە ڕەنگە ئەگەر شیرە قوتۆکە بێ کاتێکی کەمتر مناڵەکە بیخوا شیری دایکەکە زۆرتر بخوا ئەمێ ئەو پرسیارە بکەم ئایا کە کاتێک دایکێک شیری خۆی ئایا بە مناڵەکەی ئایا چەند کاتژمەرجارێک شیری باتێ و ئایا شێوازێکی تەندروست کە لەو کاتێ هەندێک دایک هەیە ئەڵێ مناڵەکە بێ بۆ ماوەیەکی دوور و درێژ شیرەکە بخوا ئەنجا تێرەخوا ئەمە تەنها خوگرتنە بە مەمکی دایکەکەیەوە یاخود بەڕاستی مناڵەکە تێری نەخواردن ئەوەی کە بڵێ چەند ساعت جاری شیر با بە مناڵەکەی بەڕاستی جارە نەمان و 2 ساعت جاریان 3 ساعت جارە بەڵام ئێستا ئەڵێ ئۆن دیماند ینی هەر دایکەکە زانی مناڵەکەی برسێتی ئەتوانێت شیری بات و ماوەی چەنە زۆربەی زۆری مناڵ لە ماوەی 10 دقیقە اکتفایە بێ و بەشی خۆی وەرەگرێ 10 دقیقە بۆ چارەکە مناڵ دەتوانێت تا 20 دقیقەشی پێ بچێت بەڵام هاتن لەوە زیاتر ناوێت و ڕاستنیش ئەوەی مناڵەکە بڵێن دایکی بینێ بەسنیەوە سەری بەرز بێت بە پاڵکەوتن و جاروای لە بێشکەم شتانە هەواڵێ بەڕاستی باش وای مناڵەکە لە کۆشی دایکی بۆ سەری مناڵەکە بەرز بێ بینێ بەسنیەوە بە پاڵکەوتنی شۆ نابێ ئەگەر دایکێکە لە تەنیشتی پاڵکەوت سەری مناڵەکە بەرز بیانی لەوانێ بەس باش ڕاستنیش شێواز ئەوانە هەموو جارێکەشی یاتێ باشوە لە هەردوو لای سنگیشێک با بە مناڵەکە بۆ ئەوەی بڵێن شیری زیاب بکات. بەڵێ دکتۆر ئەو نیشانانە چێ کاتێک کە دایکێک بزانێ مناڵەکەی تێری خواردە بۆ شیرە بەڵێ زۆر جا دایکگاڵە شیرەکەم بەشی ناکە بۆ شیری قوتوی ئێمە بەڕاستی ئەمە بەچی ئازان شیرەکە بەشێکە مناڵەکە عادەتەن دوای شیر خواردن 3-4 ساعت بەخەوێت دوایەوە ڕۆژانە بەلانی کەم و 3 بۆ 5 دابی کەم تاڕبێ بۆی میسکردنەوە و وەزنیشی کە بەراورد دەکەین مانگ بە مانگ وەزنی زیاکە ئەمانە نیشانی ئەوەی کە سەتسفاد ینی ئەو شیرەی کە وەرەگرێت تفایەتی و بەشێک. بەڵێ دکتۆر ئەگەر بە هەر هۆکارێک بێ کە دایکەکە ناتوانێت شیری خۆی با بە مناڵەکە یاخود ئەو مناڵە هەندێک جار مناڵەکە بە هیچ جۆرێ شیری دایکەکە وەرناگرێت و ڕەنگە ناتوانێت شیری دایکەکەی بخوات لەو کاتە کە پێویستەکە شیری قوتوو بەکار بهێنێ دایکەکەی ئەو شێوازی بەکارهێنانی شیری قوتوو چەند کاتژمێر جارێک بێ و لەسەر دای تەمەنیوانێت چەند ڕقم شیر بدرێ بە مناڵەکە دوایی چۆن زیاب بکرێت ئەزانی چۆنە خۆی کوتپان ئەمە هەموو هەدفمانەوە دایک شیری خۆی با بە مناڵ بەڵام لە هەندێک جارە بەڕاستی حتا هەندێک نەخۆشیەیە کە شیری دایکەکە ناتوانێت بدێ بە مناڵەکە منە گەلەکتۆسیمیایە فینالکتۆنیوریا هەیە لەم حاڵەتانە هەشی دایکە بیا بە مناڵەکە ناژی کاتە لەو حاڵەتانە یاخود هەچ هۆکارێتتر بوو کە شیری قوتویایە ئەو شیرە بەدیلێکە بەدیلە بۆ شیری دایک بریتێ لە شیری مانگە گۆڕانکاری تیاکراوە بۆ ئەوی بگونجێ تەمەەن بەپی تەمەنەکان ڕقمێک و دووسێ هەیە تەمەەن بازارەکانی مە تقریبن 6 جۆر شیر هەیە بەڕاستی ینی جیاوازێکی زۆر لە بینیانە نییە باش وە دایک یەک جۆر هەڵبژێرێ هەڵانەی کە دایکی بەتایبەتی ئەو دایکانی کە گەنج نوێکە مناڵیانە تەسیری دەوروپەش زۆر لە سەریانە هەرێکە قسێکی بۆ بکاوەیەکە بڵێن مناڵەکە من ئەم شەی خوارد پێیکەوت سەر ئێگۆڕ ئەو زۆر هەڵەیە باش وە لەسەر یەک جۆشی ڕابێنرێ تەمەەن لەبی چەند ساعت جارە کوتمان ئۆن دیمان داویش ئەنیشتەر نییە مقید بێ بە تایم تێبڵێکەوە بە جەدۆلێکەوە هەموو 2 ساعت جار 3 ساعت جارە مناڵەکە کە زانی برسێتی شیری باتێ لە بیدایەتەوە بڵێن کەمێتێکە خواالەوانە پێویستکە هەر جاری ڕقمێکی بۆ گرێتەوە دوایەوە 2-3 ڕۆژارە نیو ڕقم بۆی زیاکات ئەوەی باتێک کە مناڵەکە پێی تێر بێت جاری وای مناڵەکە دایک ئەڵێ پێویستەکە مناڵەکەم لە خەڵسێن بۆ شیر بێمێ لە ڕاستێ مناڵ پێویست ناکە تا 6 ساعت پێویست ناکە مناڵکی خەبەرکات و بۆ شیری کەم ڕۆژی تەمەنەوە پێویست ناکە مناڵ خەبەر بێتەوە بۆ شیر بدەن مناڵ برسی بێت بەڵنیە خۆی خەبەریە بێتەوە پێویست ناکەم دایکە خەبەری کاتەوە. بەڵێ دکتۆر شیری قوتو کاتێکە درێ بە مناڵ بێگومان وتمان ئەگەری ئەوەی هەیە کە هەندێک جار ئەگەر ئەوە شیرە بە باشی ئامادە نەکرا بێ مناڵەکە نەخۆش پێ گەورەترین هەڵەکان چێکە لە کاتی ئامادەکردنی شیری قوتوواکرێ بێزگە لەوەی کە ئەبێ پاکخاوێنی بڵین مامەکەیە پاکخاوێنی سەری مامەکەیە پاکخاوێنی دەسوپلی دایکە شیرەکە ئامادەکەمانە گرنگ بۆ تووشی هەوکردن نەبێت بەڵام هەندێک جار هەڵاکرێت لەوەی کە ئاشیرەکە ڕوونەگیرێتەوە یان خەستەکرێتەوە بەڕاستی چونکە هەر بەپێی شەریکات ئەو مێژەری کە لەگەڵەتی شەریکە ئەمریکەکان گەورەیە ئانی یەک ئارە بۆ 2 ڕقم ئاوە ئەوانی تر ئەوروپیەکان ستاندەر یەک ئارە بۆ 1 ڕقم ئاوە نابێت لەوە زیاد و کەمیکێ شیرێکی بۆچی بەکاربێنێت چونکە ئەما بێت هۆی گۆڕانکاری تەمەەن لەناو شیرە ئەلکترۆلایت هەیە سۆدیۆم پۆتاسیۆم هەیە کلۆرایت هەیە کە تۆ ئەگەر بێت و شیرەکە خەز بکرێ ئەوە نسبێکی زۆر سۆدیۆم وەرەگرێ کە بێتەوەی حاڵت بێتی هایپەرناتریمە حاڵەتێکی زۆر ترسناکە بەڕاستی لەوانێت کێشە بۆ مێشکی مناڵەکە دروستکە لەوانێت تووشی گەشتەی بکە ئەنا جار بەعکسەوە هایپۆناتریمەویش باماشەوە لەوانەیە گەشتەکە دروستکە کاتە بێت دایکەکە مقید بێ بەو
ینی شێوازێکی لەسەر بڵەکە بۆی داریکرا بۆ شێوە هەندێک جار کێشە لە مەمەکانە هەیە مەمەکان ئەو تەرقیمەی جاریوە ڕاز نییە بەڕاستی جێ بە تایبەتی ئەوانەی کە لە شوێنی تایبەتی مناڵ نەفرۆشرێن هەندێک جۆر هەیە تەرقیمە جاریوە هەڵەیە لەبەرەوە بێ کاڵێن ڕقەمێک مالیکانە بێ 28 سیسی بێت تێگەشە بێت چای بکرێ بۆی مزای مەزبوطیان بەڵێ دکتۆر دوای ئەوەی کە مناڵەگات لەمەنی 6 مان و ڕەنگە کەمێک پێش ئەوەش بکرێت کە مناڵ دەستگا بە خواردن ئایا باشترین ئەو خواردنانی کە لە سەرەتاوە بدرێت بە مناڵ چ خواردنێکە و چۆن دایکەکە هەوڵ باکە یەکێک خواردنەکان دەست پێ بکە بۆ مناڵەکەی بەڵێ بەپێی لە ڕێکوارانی ئەوەی کە ڕێکۆمەندێشن WHO مناڵ تا 6 مانگ یەکەم هەر شیرە خوات لە دوای 6 مانگ و دەسەکرێت بەوەی کە جگە لە شیر خواردنی تر سۆلید ئۆر سەمی سۆلیدی ئەدرێتێ ئاتە خواردنی ڕق جگە لە شیر تامان لە کۆمەلگای تا کۆمەلگاتی لەوانەیە جیاواز بێ بەڵام ئەوەی کە ڕاست و ستاندەرە مناڵ ئەبێ خواردنێکی بدرێتێکە تا ڕادێت تام و چێژی نەبێت و هایپۆ ئەلەرژینیک بیانی ئەو خواردنانە نەبێت کە ترسیەوەی حساسیت دروستکە بەڕاستی بەم شێوە دەست پێکرێت لە کۆمەلگای ئێمە زۆرجار بە مناڵ ئەڵێن بە شۆربای برنج دەست پێ بکە بۆ بەدایکان ئەڵێن باشوە خوێی تێ نەکات ڕۆنیش باشوە زەیتی زەیتون ڕێگە پێدراوەتی بکرێ بەڵام بێجگەلە و زەیتی تر ڕێگە نادرێت کە دەست پێەکە لە ڕۆژی یەکەمە لە هەفتەی یەکەمە بە ینی کەوتکێکی چێشت ینی بە ڤۆلۆمێکی بچووک عادەتەن هەفتەی یەکەم ڕۆژی ژەمێکی کفایەتە لە هەفتەی دووەمەوەیکە بە دووژەم ینی لە نێوان 6 مانگ بۆ 8 مانگ ڕۆژی دووژەم بۆ سێژەم کفایەتە ئەو ژەمەی کە خواردنەکەیاتی پێویست ناکە شیریشی باتێ لەگەڵە چونکە کە مناڵەکە تێبێ نایخوات یان ئەگەر لە دوێەوە بێتێ ڕەنگە قورس بۆ باش وەکوتمان بە خواردنی دەست بکەین تامین نەبێت چونکە ئەگەر تامی هەبێ زۆر شیرین بێ لەوانەیە شیرەکەی لەبەر چاو بکەوێت بەڵێ هەندێک جار بە میوە دەست پێکەن میوەکان ئەزانێت شیرینە بەڵێ زۆر شیرینە بۆیە کە دەمی بەر میوەکە سەرێکە داکەڵێن شیرەکەم ناخۆشەکە ڕوزگە وایە چونکە شیرین تر خۆشترە بۆیە فترەیەک شیرەکەی لەوانەیە لەبەر چاو بکەوێت و ئەگەر بە سەوزەکان دەست پێ بکرێت باشترە بێگومان ئەگەر بە سوپ و بۆ شێوە بەڵێ دکتۆر مناڵ کاتێک ئیتر بەرە گەورەتر بوونە چێتوەکەوێتە تەمەنی 1 ساڵی و ڕەنگە هەندێک جار بۆ هەندێک مناڵ زووتریش بێ هەندێک خواردن هەیە کە بەردەستە و ئەبینرێت و مناڵێکی ترە بینێ پێیەتی حەزی لەیەکا کە ئەویش بخوا ئەو خواردنە خێرانی وەکو جبس و وەکو ئەو شتانەی کە جەنک فودی پێوتێتە خواردنە خراپەکان خواردنە پێچراوەکان ئیتر شیرینی بێ جبس بێ یاخۆ شەربەتی قوتو بێ هەر شتێ بێ ئەمانە بۆچی خراپن کە مناڵ بخوا زۆر بیستومانە و زۆر بەدایکانەوەترێت کە ئەم شتانە خراپن ئایا خراپێکی چییە لە ڕووی زانستیەوە وەکوتمان ئێمە تا 6 مانگ بەشیمانە بە مناڵ دوای دەستمەکەی خواردنی ترمانێ بەت تەبەن ئێستا تا ڕادێ بۆ چوونەکان گۆڕاوە بەڕاستی جاران ئەمان و بۆ هەندێک خواردن هەبوو ئەمان و تا نەبێ بە ساڵ نەیاتێ بۆ نمونە ئەمان و گۆشتی سووری نایاتێ ئەمان و هێلکەی نایاتێ ئەمانەوە خواردنانی کە لەوانەیە حساسیەتەکانێتێ بەڵام تازەترین ڕسێرچ ئەڵە ئەتوانی لە ساڵی یەکەمە تقریبا مناڵ نەبێت تامی هەموو شتێ بکە زووتر بیرێتی ڕەنگە ئەگەری حساسیت کەم ترەکاتەوە لەبەرەوە بە تامی هەموو شتێ بکە بەڵام تامان ئەو خواردنانی کە ترسی پەڕینە قورگوانی هەیە بە حەزەرکردن ئەو خواردنە نەدرێتە بەس مناڵ لە ساڵە مناڵی تر لەگەڵ خێزانە ئەتوانێت دانیشتە سفرە خواردن ئەوەی ئەتوانی خواردن ئەوەی کە خۆمانی خۆم بخرێتە بەردەستی مناڵەکە و بیخوات ئەتە وەردەوەرد تەمەن کە مناڵ پێگرێتەکە دەسەر پێ وەردەوە ئەچێتە دووکان و جەنک فودەوەی کە باسێکە و جبس و ئەم شتانە ئەکرێ تەمەن ئەم خواردنانە ئێمە وەکو دکتۆر دایمە بە دایک و باوکەڵێن محاولە بکرێت چەند کەم بخوا باشترە بۆچی چونکە ئەم خواردنانە بەتایبەتی بڵێن جبسی پەتات و ئەم شتانە یانە خواردنانی کە معلبن لە قوتو نێراون یانە خواردنانی کە بڵێن حتا لە زەرفێکە ئامادەکراوە بمانوێن نەمانە بێجگە لە خواردنەکە ئەمانە موادی حافظەی تایە ئەمانە متعامی تایە ئەمانە ڕەنگی تایە هەندشتی تایە کە لە پێترۆڵەمە وەرگیرەوە بۆ ڕەنگۆشتیوە ئەمانە زۆربەی زۆرانی ینی تەسیری خراپیان لەسەر تەندروستی مناڵ هەیە شێوازی ئامادەکردنی ئەم خواردنانە بۆ نمونە چیپسی پەتاتە ئەمە لە ڕۆنێکی زۆر کەرمە سوورەکرێتەوە کە ئەم بە زۆری ئەنساتوریتت فاتە تێگەشتی دوای ئەوە ئەو خواردنانە عادەتەن ڕێژێکی زۆر لە خوێی تایە بۆ نمونە جبسی پەتاتە 15 بۆ 20 جبس 10 گرام چاوری تایە 154 کالۆری تایە تقریبا 180 میلیگرام سۆدیۆمی تایە ئەگەر مناڵ لە ڕۆژە دووسێ پاکە جبس خوا ئەمە لۆدێکی زۆر لە دانی شەورێکی زۆر لە شاکۆ بێتەوە لۆدێکی زۆر لەسەر کدنیەکانی دروست ئەبێ کەوای لێکی خوێ زۆر خوێکی زۆر ینی بکوتم لە ئۆنسێک تقریبا 15 بۆ 20 جبسە 180 میلیگرام سۆدیۆمی تایە کە دەی لە ڕکارمی سۆدیۆم بۆ کیلۆگرامێ 2 گرامە
بەڵێ تێگەشی کاتە زۆر وەرەگری ئەگەر چەند جبزێک خوا بەڕاستی ئەمە لۆ لەسەر کردنیەکانی دروستەکە بەڵێ و ئەبێتە هۆی ئەوەی کە وردەوە لە مناڵەکە بەرەو قەڵاوی بچێ وردەوە لەبەرە ئەو بچێکە اینجا کێشەکانی قەڵەوی بەدوایەت تووشی زەختە بێت تووشی شەکرە ئەبێ تووشی گۆڕانکاری لە ئێسخان و لە کوێ ڕۆژێنەکانە ئەبێ کۆمەڵە زۆر گرفتی بۆ دروستەکە یەکێتە لە خواردنانە بڵێن کە مناڵێتی وردەوە ینی ئەوەی خواردنەوە گازیەکان خواردنەوە گازیەکانێتە بە ناوی هیچکە نەبێنین ئەم خواردنەوە گازیانش تەمان بمانەوە نەمە ناتوانێت تۆ لە ساسە مناڵ منەکی بڵێ نابێ بیخوا بەڵام ئەوەی کە بڵێن ڕێگەی پێدراوە لە هەفتی جارێک بابیخوا هەفتی جارێک بارێکی لەو خواردنەوە گازیانە بخوات ئەوەش ڕێژێک زۆر لە شەکری تایە ڕێژێک زۆر لە شەکری تایە ئەگەر بەردەوام بیخوا دەبێتە هۆی قەڵەو بوو بەڵێ ینی بەپێی دوا زانەری WHO لە جیهانە ئێستا ئەنی بەد خۆراکی بە هەردوو بەشەکەی بۆی کە وەکو پێویست وەرناگرێت بۆی کە زیاد وەرەگرێت یەکێکە لە گرفتە گەورەکانی مناڵ ینی لە 145 هۆکاری مردن لە مناڵە هۆکارێکی بەدخۆراکیە بەڵێ بەدخۆراکی پێشتر هەر بۆ ناسرابووکەی کە مناڵە کەم بخوات و کێشی کەم بێ بەڵام ئێستا قەڵەویژێکە لە بەدخۆراکیەکان و کە گرفتێکی گەورەترە ئەو داتای WHO کە لە سنی داتای 2020 ئەوە لە جیهانە 149 میلیۆن مناڵ کورتن لە جیهانە 45 میلیۆن مناڵ وزنیان ناطبیعیە و تقریبا 39 مناڵ هەر وزنی ناطبیعی بۆی کە وزنیان زیادە لە بۆ تەمەنیان کاتە قەڵەوی ئێستا یەکێک لەو کێشانی کە بە حەقیقەت بەرەو زیادبوونەچێ بەڵام پرسیارێکی گرنگ ئەوەیە کە دایکبووەکان دایمە حەزەکە مناڵەکان قەڵەو بێت و ئازان ئەگەر مناڵە قەڵەو بێت و وزنی زۆر بێ ئایا تەندروستە ئەمە بیربۆچونێکی زۆر هەڵەیە ئایا ئەو گرفتی کە بۆ مناڵە دروست دەبێت هەر لە سەرەتای تەمەنیەوە تاوەکو گەورەبوونیشی چ گرفتێکی زۆر دیار هەیە کە زۆر مەترسی بۆ دروست ئەگەر مناڵ قەڵەو بوو ئەوە دڵنیا بە لە گەورەیشە قەڵەوە بێت تێگەشی لەبەرەوە بۆیە مەجال لێن کە مناڵ قەڵەو بێت قەڵەوی گرفتی زۆر دروستەکە بەڕاستی قەڵەوی ئەوە شتێکی سەلمێنراوە کە هۆکارە بۆ زەخت هۆکارە بۆ شەکرە هۆکارە بۆ نەخۆشیەکانی دەم بۆ جەڵدەی دەماغ تێگەشتی وەک کوواڵیتی ژیانی ئەو کەسانە عنی کەسێکی قەڵەو سێرەکەی نەخەوی خەوە نە ئیسرا نەجروبەرگی بۆ بێ لە کۆمەڵگا بە چاوێک سەیرەکرێن بۆ مناڵی کەوتیشی و یاریکردنی دواتوانێت مناڵەکە تۆپێنکە ناتوانێت مناڵەکە مەلە بکە ڕابکە دامە لە دواوەیە کاتە کۆمەڵی زۆر کێشەی جەسەدی و کێشەی سایکۆلۆژی دەرونی دروستەکە بۆ مناڵەکە بۆ کەس و کارەکەشی لەبەرەوە ئەوە شتێکی هەڵێ لە کۆمەڵگامە دامە حەزمان لە ماڵی خەپانەیە مناڵ نەزەعیف نە ینی ئەبنۆرمال لە هەردوو ڕۆکە ئەبنۆرمال ئەبێ نەبێت مطابق پێویست ناکە قەڵەویش زۆر سپاس دکتۆر یەک پرسیاری کۆتاییم هەیە ئایا مناڵێک ئەگەر قەڵەو بێت چ پێویست ئەکا دایکبووەکە لە چ تەمەنێکەوانێت چ پشکنینێ بکەن لە لای پزیشک وەکو لە چاو مناڵێکی ئاسا زیاتر پێویستی بە چاودێری و بە پشکنین هەیە وەک لە مناڵەکە تەمەنی هۆکاری قەڵەوی لە مناڵ تەمەن هۆکار زۆرە بەڕاستی هۆکار زۆرە بەڵام زیاتریان بەهۆی خۆراکەوە بەهۆی شێوازی نەمەتی ژیانە کە بەداخەوەسە بۆی ئەم ئایپاد و دیاری ئەلکترۆنی مناڵ هەردانیشێ وەکو جاران نییە منداڵ لە بەیان و تاوەر لە کۆڵانە بێت و بڕوا ئێستا دانیشت و جبسەخوا و لەفا ئەخوا و یاریەکە ئەمە وای لێکا کە خەڵەو بێت تەمەەن کە قەڵەو بوو بێجگە لە خوارد ئەنی هۆکار ڕیسەکە خواردنە بەڵام لە خۆشیش هەیە بەڕاستی ئەنی لەبەرەوەگە مناڵێ هەستی کرد لە ماوەیەکی کەمە زۆر وەزنی زیاکە ئەبێ ببرێتە لای پزیشکی پسپۆرت پشکنی بۆ بکرێت دەوانەیە کێشەی لە غودە دەرەقیە هەبێ هایپۆتایرۆید بێ لەوانەیە کێشەی لە ڕژێنی سەرگوچیلەکانیە هەبێ کە ئەن هەندێک جار هۆکاری تر هەیە بەڕاستی کەواتە ئەبێت تۆ دڵنیابی کە ئەو نەخۆشیانی نییە و کە هۆکارەکەی تەنها خۆراکە ئەو کاتە لە ڕاستیە دەرمان نییە بۆ دابەزانی کێش لە مناڵە زۆر جار دایگەن لە منداوایەوە کە دەرمانێکی بۆ بنووسێ دەرمان نییە ئەوەی کە ئەگەر نەخۆش نەبێ بڵێ هۆکاری نەخۆش نەبێ هۆکاری نەخۆشی بۆ دەرمان هەیە بەڵام ئەوەی کە هۆکارەکەی خواردنە ئەبێت تۆ نەمەتی ژانی بگۆڕی ئەبێت تۆ سەرژێکی بڵێ ئەکتیڤیتی زیاد بکە جوڵە حرەکەی زیاد بکە با پاسکیری هەبێ با تۆپێن بکە ئایپادی لێ دوور خەرەوە و خواردنی شەوانی کەم کەرەوە بەڕاست بەو شێوە جا ئەو خواردنە ناتروسەکان خواردنی دەرەوە هەر لە جبس و بیبسیەوە تاوەکو پیتزا و لەفۆ ئەم شتانە ئەوانە ڕێژێکی زۆر لە چەوری و شەکریان تایە ئەبێ ئەوانە کەم کەیتەوە خواردنی ماڵەوە بخوات بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانێ زۆر بەسوود بوون بێگومان ئەم بابەتە زۆر شتی تریش هەیە کە باسی بکەین بەڵام کاتەکەمان هەر ئەم نەبوو گرنگترین شت ئەوەیە کە ئەمەوێت لە کۆتایە بیڵم کاتێک دایکبووەکێک مناڵەکانی بینن کێشی زیایە
بێگومان کێش زیاکردن ئەمە نیشانەیەکە لە سەرتاوە بۆ تەندروستی مناڵەکە بێ بە شێوازێکی ئاسایی کێشی زیاد بکە بەڵام کاتێک لە ڕادە بەدەر ئەزانی کێشی زیایە و لە بەپی ئەو جدۆلی کە دروستکراوە زیاترە پێویستە کات دووبارە مناڵەکەت پزیشکی ببینێتەوە ڕێنمایی بکە کە چۆن شێوازی ژیانی بگۆڕی بۆ ئەوەی کە ئەم قەڵەوە لەگەڵ بەردەوام نەبێ بێتە هۆی چەند نەخۆشیێکی ترکە ڕەنگە تا گەورە بوونیش پێوی مناڵ ئەو نەخۆشیانە زیاتر بەرەو پێش بچێت.